سەرکەوتن بۆ ئیرادەی شۆڕژگێڕانە و بیری ئازادیخوازانەی شۆڕشی ڕۆژئاوایە. هەموو لایەک بەخێرهاتن دەکەین بۆ 13هەمین ساڵیادی شۆڕشی 19 تەمموز شۆڕشی ڕۆژئاوا. ئەم یادە پڕشکۆیە پیرۆز بێت لە گەلی کورد بەگشتی و گەلی ڕۆژئاوا بە تایبەتی و تەواوی ئازادیخوازان و هەموو گەلانی ناوچەکە پیرۆزیان بێت. هەموو ساڵێک بەشکۆوە بە دڵگەرمیەوە یادی شۆڕشی ڕۆژئاوا دەکەینەوە چونکە دەستپێکی وەرچەرخانە لە چەقبەستووی و دیکتاتۆریەوە بۆ دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕینی مۆدێلیشت خواردوەکان. شۆڕشی ڕۆژئاوا ئەنجامی تێکۆشانی هەموو ئازادیخوازانە بۆیە هەر لێرەوە هەموو شەهیدانی هەر چوار پارچەی کوردستان و شەهیدانی ڕێگەی ڕزگاری و شەهیدانی ئینتەرناسیۆناڵ بەبیر دەهێنینەوە و خەباتیان بەرز دەنرخێنین. شەو باش بۆ تەواهی میوان و هەورەیەن ڕۆژاوای کوردستانی بەخێر هاتنە بە هەموو لایەن سیاسی جوواکی ژن پیاو هەموو بەخێر هاتنە سەرسەرە و سەرچاوە هاتنە. هەلبەت ئێمە وەکو ڕۆژاوای کوردستانێ سێزدەمین یادی شورشی ڕۆژاوا دکن. سەریدا ئەم ڕۆژا پیرۆز ئەم ڕۆژا دەستکەوتیە ئازادیە لە تەواهی شەهیدên نەمران پیرۆز دکن. د شخصی شهیدên نەمردان گیشتن بێ ڕۆژێ. ئەم خودی 13,000 شەهیدن. 13 ساڵە 13,000 شەهیدن. حتا بێ ساعتێژی هیشەرە. ji bo ku em vê destkeftî bipارێزin em hîn di nava şerdana. Her wiha xwediyê mimara tevkuşîna azadiyê û çîlîska azadiyê berna eliman wekû Rojavayê Kurdistanê ji vir bi navê tevahî gelê başûr bi navê şûreşa Rojava em rêber hat û silav dikin. Mimarê aşikî em silav dikin. Çimkê rêber hat û em eliman dibû em çawa azad jiyan bikin. Her wiha ji ber ku dinya dinasê şûreşa Rojava şûreşa jin e. Tevkuşîna Rojava li hemû alî jiyan da tê neskirin tevkuşîna jin e û azadiya jin e. Destkeftiyên mezin ji bo gelê Kurdistanê bi taybet ji bo jina Kurd bi taybet katî ême dibêjin şûreş tenê behs nakin şûreş li Rojava pêk hatiye. Di şexsî jinên Rojava da di şexsî YPG û YPC da di şexsî rêheval Alî Mîrkan da tevahî jina serê rakir. Tevahî jin elimên elêfbeya azadiyê li beremberî tundirewtirîn hêz şer kirin û heta bê kêlêjî şer dikin li ber xwe didin. Em xwedî sîstemekî wiha nebû nazlê tîrmehê me bi dinyayê da nas kirin. Me bi tevahî dost û dijmin da nas kirin. Ew dijminê ku digo Kurd mirin, Kurd nikan serî rakin. Lê destkeftiyên Kurd ji bo serî da wekû Başûrê Kurdistanê xwedî wê çîrîskê bû û her wiha li Rojavayê Kurdistanê xwedî statûyekî û 13 salê li ber xwe dide şûreş dike tevkuşîna xwe berdewam dike û her wiha herî dawiyê banga rêber apû ji bo aşitiyê ji bo civakeke demokratîk ji bo tevahî Kurdistanê ew bo destkeftiyê
سری نازن چکه جبوگ هم به شورشی ماینده بکن جبوگ هم بجن شورشا نازد تیرمه شورشا مروفاهیه شورشا کرد آزاده جنا آزاده دبیگو حتی گلیا داویه ام لبانگا ریبر آبو گهدار بکن چکه اوی گو بهنه روژاوا جی ببه هبون باشور جی ببه هبون روژغات جی ببه هبون و سری همو هبونا باکوری کردستانیه جبوه جی دست کردین گوهی رو گلی کرده دا جیان بکه سیستما گو گلی کرده دا جیان بکه لروژاوا مدل اکی جبون تباهی مروواهی بو مدل دمی هم دمیشن شورش نتنه اوگو دروژاوا دا ببینه و منهش به تکوشین آخه به برخدان آخه به سکن گلی ولاد پاریس به پشگیری آخه امجبیر نکن باکوری کردستانه باشوری کردستانه روژاوای کردستانه اف شورش نسد بیاهش به من ملانا خورد و کچین هر چار پرچه کردستانه شورش روژاوا ناس تیرمه کرن ناس تیرمه وقو بيكي ليا قواسيدا داخفم دامي قوماكو أمي لدشي ظلم كاريه لدشي سيستم دستراداريه أمي تاكوشي بكن وأمي شاككن هندي كاس باور ناكرن هندي كاس قلتن كردي رجالا نقلن بي بكن لهيرو بالتباهي دستكتين وهنا الشخصي كردي رجالا دا جبون تباهی کردایا. سیستم که گویی نبه. سیستم که گویی مدل لتباهی دنیای ادی پجران دنیا. جبویشی بانگ هری داوی گویی برای پو بانگ که جبو بانگ دست کردی همو ماینده ببین. جبو تباهی که کردستانی بسری داشت روژاوا. جبو آن دکیلین هری نازل تا درباز ببین. دسا جارکی دیگر بنامی همو ملت الفر آمده بنامی گلی باشور بنامی خبات میل باشور ان او ایرشین گلسر گلی میل درسی به دست تندرو درش دکن ام شرمازار دکن چبکه دشمن مروحی وهایا جار ایرش دکه خود جربینه دید کو کد لامبرینی در بکفن نکانه ارجار گلی علوی قالي مسيحي قالي تريزي يرشتكي لسلمان قال ما يرشتكي دغاسي قال ما بتاني بهلي دغاسي او رنجي قوسي زسالن سيستم ابان بريما تبن رجاوي كردستاني دغاسي كرد بتاني بهلي بيجي كرد نابل موديل بيجي كرد نابل بروجه بيجي كرد نابل جواكا ديمقراطيك جبو بيجي دبيجو تباهی کلمه و سری داشتن کرد و دستکتیه به پاریزن چونکه یک وان دابی که نتنی گلی کرده یک وان دابی که سری دا تمام آزادیه داشتن کرد کردیه جبویشی بانگا من دوباره در روشن پیروز و ام دنیا دا پیروزواهی دکن لولات مهین شره لولات مهین ایرشه به همون رنگی چه تشتي قلتن بالمرواني هاي مسر كلمة المشاندن جبويشي دبيكو أم تاني خبرن بكن أم ناسي تلمهي ما يندبكن وأم بكن دسكتي تباهي مرواني چونكي مدل أكونها أم بباريزن مدل أكيكو إدي دنيا بين يقاشكي مسربي أساسي وببي بيشاروش هرچندي زحمتي هاي هرچندي بدل هاي ليه وكو ريبر أبو دبيشي اف جنان و آب زیدتره اف سیستم جبو تباهی جواکی بتلبتشی جبو گلی رجوع پناوی مدل اقوی دیشش ارتراتی که اشکیه تینه سری دا گلی کرده به معمار اشکیه لی او اشکیه ده به پارا تباهی گلی کردستانه جبو به دوباره جارکی دیدر بنابه حموشنا بنابه هوالی و حتی به دقیقی سنگره دانه اما صراط بكن بجنا خال لبتك وشكاوان بطويل شيدا دوباره عم بترتين ابتبه جن جان آزادی بشیره براپو
جاره من ام خواستن در رجلات نابیدایانج به سوی در امده گابه پیش بخن یعنی ام کارتن به سیستمی را به بریا خاصر لحمو سوریه تایبت لحرم بود مکونات وقت بیجر بود وانه بکارتن به چانده خواب خصوصیاتی خواجیان بکن ام دخوازن اوجی دخوازن بود باید تشتی پیکینن من دبینن یعنی دناب علویه داد ناب درزیه داد چه کنکوژی پێکتی ئەژی تەفکیرێ یەک ناوەندی یعنی ئەv تەفکیرا ئێدی هلوەشی ئێدی نەما بودکارە بێ دە پێشەڕاجا سووریەدا تشتی بە ئەفریقێ ji ber wê ev rêveberiya xwe ser çareserî kir li hemû Sûriye û hemû rojhilata navî ev rêveberiya xwe ser bi îdeolojiyê wê bi felsefê wê bi zihniyetê wê karê tiştekî nû ji me re biafrîne karê tiştekî ji pêşerûşê re ji me re biafrîne و از دیسا جیل داوی اسپاسیا واده کنم من سر سرا و سر چاوا و از هیلی من بین برجک خاشی جیان بکنم ساتا واقعش گلک سپاس وزی بلا زوبز و گوهری شری چکداری کوهریک تدایری مطلب که جبر ویا که کردان باور کرد که اف آلوزی دیش بو بده سوریه تو تشتکیم نده کردان و آلوزیه ریا خواهن جار و شورک شانوز دی تیمهی ده سالات 2012 دست بگیره کش بو پیشی گرتنا ببالاهی اداری بر دیاریای خستنگل بگراسه خواه بەشارازیەوە ئامادە بووم لە هەستیانزەهەمین ساڵڕۆژی شۆڕشی کوردانی سووریا کوردانی ڕۆژئاوا کە بەڕاستی ڕۆڵی ژنان بەرزن خێرم لەم شۆڕشەیە کە بەشدارێکی کارا و کاریگەریان هەبوو لەم شۆڕشەیە ئێستا ئەمە لە پرۆسی ئاشتیان کە ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ بەسەرتر ژن ڕۆڵێکی کاریگەری ئەبێ لە دروستکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەبێ بە سیمبولی ئاشتی
بەڕاستی ئەم ڕۆڵە ئەبێ بەرز بنرخێنە لەلایەن کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و ڕۆژخودانی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی. لێرە ئەم مەراسیمە کە بە شانازیەوە من هاتم مەراسیمێکی زۆر ڕێز و شکۆ بەڕێوە چوو کە 130,000 شەهید دوای 13 ساڵی ڕێک لە خەباتی کوردانی ڕۆژئاوا بەرەو کۆمەلگایەکی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و کۆمەلگای مەدەنی و دروستکردنی دەوڵەتێکی کۆنفدراڵی دیموکراتی کە تاوەکو بتوانرێت لە پارچەکانی تری سووریاشدا ئەم کۆنفدراڵیە جێبەجێ بکرێ. بەڕاستی من ئەم مەراسیمە بەرز دەنرخێنم هیوادارم کە شۆڕشی ڕۆژئاوا بەردەوام بێ تاوەکو ئەگەن بە ئامانج و مەبەستی خۆیان تا ئەم دەقەیەش بەداخەوە لە ڕۆژئاوا شۆڕش و بەرخودان بەردەوامە تا گەیشتن بە مافە سەرەکیەکانی گەلی کورد لە ڕۆژئاوا. داواکارم ئەو بەرخودانە و ئەو گیانی کوردایەتی و نەتەوایەتی لە ڕۆژئاوای کوردستانە لە پارچەکانی تری کوردستانی شاڕەنگ باتەوە هەمومان هاوکاری یەکتر بین هەمومان دەست لە ناو دەست یەکتر بین بۆ پاراستنی دەستکەوتەکانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان نەک لە کوردستانی ڕۆژئاوا تاوەکو بتوانین لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دەنگێک و بە سەنگێکی یەکگرتووە داخلی پرۆسەی سیاسی و پرۆسەی ئاشتی بین کە بەڕێز ئەوجالان پێشنیاری کردووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باتی کرێکارانی کوردستان لەگەڵ تورکیا.